سڵاتان لێ ببینێرانی خۆشەویست خۆشحاڵم کارنێوارش بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتان نابم بە پرۆگرامێکینەوە هیوادارە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتاییش لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە بۆم ئێوارەیە میوانداری ڕێکخراوی شنەبای خاکمان کردووە کە ئەم ڕێکخراوە بۆ ماوەی ساڵ و نیوێکە دامەزرا و دروست بووە، بەڵام هەر لە سەرەتای دامەزراندنی هۆتاکو ئێستا ئەتوانێت بڵێن کە ڕێکخراوێکی پڕ لا کار و چالاکیە و کار و چالاکیەکانیشیان هەمە جۆرن، هونەریە و هەروە چەندین کار و چالاکیە کە پیشەییە خزمەت بە گەنجانەکات بە کوڕان و بەکچان واشانی چالاکی تریش لە خۆ دەگرێت. لە ئێستا ئەم ڕێکخراوە خەریکی یاخود سەرقاڵی بەرهەمهێنانی کورتەفیلمێکن کە کارەکەم بۆ کورتەفیلمە کە کورتەفیلمەکە بە ناونیشانی کێشە بێکۆتاکانە کە بە خۆشحاڵی پێمان خۆش بوو کە میوانداری سێ لە ئەندامان و هەروەها دەرهێنەر و ئەکتەرانی ئەو کورتەفیلمە بکەین بۆ ئەوەی لە نزیک هەم باز لە کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە بکەن و هەم باز لەو کورتەفیلمەش بکەن کە لە ئێستا سەرقاڵیەوەن. میوانەکانی شەم کاک ئاکۆ شارۆشی کە کاک ئاکۆ هەمەکو ئەکتەر هەمەکو دەرهێنەر لە کورتەفیلمی کێشە بێکۆتاکان کاری کردووە بە خێر بە کاک ئاکۆ و هەروەها خات و تابان کەریم کە وەکو ئەکتەر وەکو ئەندامێک لە ڕێکخراوەکە لەگەڵماندا بە خێر بە خاتونگیان و هەروەها کاک کاربین سەلام وەکو بەڕێوەبەری بەرهەم بۆ کورتەفیلمی کێشە بەکۆتاکان و هەروە لە هەمان کاتاکە لە ڕێکخراوەکەشا کە دەستێکی دیاری هەیە بە خێر بە کاک کاربین بەخێر بەسەر چاوەمە زۆر خۆشحاڵ بووین. سپاس باش بەرنامە جوانە و سپاس بۆم کەناڵە جوانە کەم دەرفەتتان ڕەخسان بدوین سەبارەت بە کارە هونەریەکانی ڕێکخراوی شنەبای خاک. خۆشحاڵە بین کاک ئاکۆ گیان. کاک ئاکۆ ئەگەر سەرەتا لە تۆ دەست پێ بکەم پێشەوە بێنە سەر باسکردن لە کورتەفیلمەکە پێم خۆشە بە کورتی باس لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکە بکەین بە شێوەیەکی گشتی وەکو ئاماژەم پێ کرد کە ئەم ڕێکخراوە بە ماوەی ساڵ و نیوەکە دامەزراوە. کارەکانی ئەم ڕێکخراوە پێگاتوە لە چی؟ بەڵێ ئێمە وەکو بەشی هونەری ڕێکخراوی شنەبای خاک هاوساین بە بەرهەمهێنانی کورتەفیلمی کێشە بێکۆتاکان بە بەشداری 16 ئەکتەر 5 ئەکتەری کچ 4 ئەکتەری منداڵ و 7 ئەکتەر لە ڕێگە سینێر لە چوارچێوەی بەشی هونەری ڕێکخراوی شنەبای خاک کە ئەم ڕێکخراوە مۆڵەتی یاسایی و فەرمی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. هەڵبەتە بەرهەمهێنانی ئەم کورتەفیلمە و بەرهەمهێنانی کاری هونەری تر لە داهاتوودا کەمە هەم ئەکتە بۆ ئەوانەی بۆ ئەو گەنجانەی کە خوازیاری ئەکتون وەکو ئەکتەرێک بەشدار بن لە کارە هونەریەکاندا، هەمیش ئەم کارە هونەریە پەیامێکە بۆ کۆمەڵگاکەمان. پەیامی ئێمە لەم کورتەفیلمەدا پەیامی جگە لە پەیامی ژیان دۆستی مرۆڤ دۆستی پەیامی دروستکردنی متمانەیە تەشجیعکردنی بینەرە بۆ دروستکردنی متمانە و لەسەر ئەساسی متمانە پەیوەندی دروست بکە. اینجا پەیوەندی هاوسەرگیری بێ یاخود پەیوەندی هاوڕێیەتی بێ یاخود پەیوەندی کۆمەڵایەتی بێ یاخود پەیوەندی وەزیفی بێ. بڵێ کورتەفیلمێکە کە باس لە ژیانی کۆمەڵایەتی کات و ئەتوانین بڵێن کە چیرۆکەکەشی ئەو چیرۆکەیە کە لەگەڵ واقعی ئێستای کۆمەڵگەی کوردیە یەکە گرێتەوە. کە ناوە کێشە بێکۆتاکان واتای ئەوەیە ئەو کێشانەی کە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا هەن قەت کۆتاییان نایە، بەڵام ئێمە کێشە گەورەکان چارەسەر بکەین، کێشە بچووکەکان نابنە ئاستەنگ و نابنە دروستکردنی کۆسپێکی یاخودمانەیەکی قورس کە زەرەر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بدەن. زۆر باشە دەست خۆش ئەگەڕەمە وڵات خات و تابان تۆ خوێندکاری کۆلێژی هونەری لە هەمان کاتە یەکێکی لە ئەندامەکانی ئەم ڕێکخراوە و ئەمە یەکەمین کاری تۆیە کە بەژاری ئاو کورتەفیلمێک بکەی. چۆن بڕیارەدا کە بەشداری بکەیتە ئەمە تەجروبێکی چۆن بوو بۆ تۆ؟ وڵی تەجروبێکی زۆر خۆش بۆ من ئەمەکەیم کە کاری منیش بوو کە کردم لەگەڵ ئەمانە دەستخۆشیان لە یەکەم یانی بۆ من سەرتا بوو ئەم ئیشە. پێت وایە کە زۆر شت لەم کورتەفیلمەوە فێر بوویت کە خۆت لە ئەمەکەوتم خوێندکاری کۆلێژی هونەری بەڵام کارکردن بە شێوەیەکی پراکتیکی جیاوازترە زۆر جیاوازترە. زۆر باشە. کاکاربین وەکو بەڕێوەبەری بەرهەم
چۆن بیرتان لە دروستکردنی کورتەفیلمێکی لەم جۆرە کردەوە کە هەمووتان بە شێوەیەکی خۆبەخش کارتان لەم کورتەفیلمە کردو ئایا قورس نەبوو بۆ ئێوە کە ئەم هەنگاوە بنێن دیارە پێشتری بێگومان کار و چالاکیکەتان هەبووە بەڵام وەکو کورتەفیلم پێم وابێ کە تۆزێ قورسترا کارکردنی زیاتری ئەوێت. بەڵێ ئێمە سەرەتا هەر نەفرێ هەر کەسێکمان تاگەکین لەلا کۆمەلگا بەرکەوتمان زۆر دەبێت لە کۆمەلگا کێشەکانی کۆمەلگا چۆن باسکەین بیرۆکەکەم نووسیوە داهات و خەرجی و چەند ئەندامی دەوێت تەقدیمی دەرهێنەرە هون کاگاکۆ وتم کاگاکۆ ئەمە لە کۆبنەوەک باسیەکەین فلیمەکە کێشێکی بێکۆتاییە بیرۆکەکەم نووسیوەتەوە تی زۆر باشە لە کۆبنەوەی چەند کۆبنەوە لەسەرێک لە ڕێکخراو کۆبنەوەم لەسەر کرد بە کۆی دەنگ بڕێمەدە ئەم فلیمە بەرهەم بێنی ئەم فلیمە باسی لە کێشەی کۆمەلگاکە تی زۆر باشە بە کۆی دەنگ بڕیارێکی جوانماندا کە ئەم فلیمە ئەنجام دەینم فلیمە قۆناغی ئیخراجی تەواو کردووە بەس مۆنتاژیمەوە لە مانگی تازە مانگی دووە تاوەتی کورتەفیلمەکە حازرە بەتون نمایشەکرا باشە ماوەی چەندێکە سەرقابوون بە بەرهەمهێنانی ئەم کورتەفیلمە 5 مانگ بۆ 6 مانگ ئەستەممان زۆر هاتە پێشەوە ئەستەمی بێسپۆنسەری ئەستەمی ئەکتەر پەشمان بوونەوە تەلەبەکانمان تەلەبەی زانکۆ بۆ تاقیکردنەوەیان هەبوو ئەستەمە زۆر هاتە پێشەوە بۆ 5 بۆ 6 مانگ خۆی کورتەفیلم تۆ کورتەفیلمێک دەردێنی 20 دقیقە بۆ 25 دقیقە تۆ ئەبێ شتەکان بە تەواتی چڕکەیتەوە چڕکردنەوە چۆن تۆ فیلمێکی ساعتی نییە ساعتی نیە دەرەمایەک نییە تۆ لە خلای ساعتنی پیامەکە بە خەڵک بێن لە خلای 20 بۆ 25 دقیقە دەبێت تۆ پیامەکە بە خەڵک بگەنی ئەو پیامە بە خەڵک بگەنی بۆ ئێمە کارێکی جوانمان کرد شوێنی جوانمان هەڵبژار ئەم فیلمەوە بەرهەمهێناوە هەر لە پارێزگای سلێمانی وێنەگرتنتان بۆ کردووە لێ گەشتەکانم زۆربەی شاری سلێمانیە پارکەکانە ماڵی ئێمە ماڵە کاکاکۆی ماڵ چەند ئەندامی ترا ناوچی پیشەسازی چاکردنەوەی سارەی تێدا گۆژە و ئەزمەڕی تێدا بەتای هەموو سلێمانی تێدا بە چادەری سلێمانی ئەم کارەمان ئەنجامداوە. دەستخۆش کاگاکۆ ئەمە وەکو کاری دەرهێنان چەند تەجروبەیە بۆ تۆ ئایا پێشتر کاری دەرهێنان کردووە بۆ کاری شانۆی بە یاخود بۆ کارێکی کەبێت یاخود ئەمەش بۆ تۆ ئەزمونێکی تازەیە؟ ئەمە یەکەم ئەزمموی دەرهێنانی من نییە من لە 2014 کورتەفیلمی هەناسێک بۆ پێشمەرگە کە زیاتر لە 50 ئەکتەرتیایدا بەشدار بوو و بەشێکی ئەکتەرەکان پێشمەرگە بوون لە فەوجی ژنان کە هاوکاریان کردین لۆکیشنەکان زۆربەی دیمەنەکان مەشهدەکان لە فەرماندەیی بوو کە سوپاسیان دەکەین هاوکاریان کردین کە لۆکیشنیان بۆ تەرخانکردین و ڕازی بوون کە لەوێ و هەروەها لە شانۆی خەونی پەپولەکان یاریدەدەری دەرهێنەر بووم کاگازت پێنجێنی هاوکاری کرد لەم شانۆگەریە و شانۆی ئێخراجی ئەم شانۆیی کرد و لە هاوکات لەگەڵ کاری تەسویرکردنی کورتەفیلمی کێشە بێکۆتاکان من لەگەڵ کاک شۆڕش قادر دەرهێنەری زنجیرە درامای درۆ سەرقاڵ بووم سەرقاڵی تاوتوێکردنی دەستنیشانکردنی لۆکیشن بوون درامایەکە لە ئایندە بەڵێ کە ئێستا لە قۆناغی وێنەگرتندا کاک شۆڕش قادر لەگەڵ ئەو سەرقاڵ بووین و لە ئێستا لە ئێستادا لە قۆناغی وێنەگرتنین و لە لایەکی ترەوە من ئەکتەر بووم ئەکتەر و هەم دەرهێنەریش بەڵێ لەوێ مەسەلەن جێگیری بەڕێوەبەری بەرهەم بووم هەم ڕۆڵم هەبوو لە بەردەمی کامێرا هەم لە پشتی کامێرەش ئەرکم پێسپێرا بوو لەم زنجیرە درامایە لەم کارە لە کورتەفیلمەکە خۆت هەموەکو دەرهێنەر هەموەکو ئەکتەریش هەموەکو ئەکتەریش بەشدار بووم هەموەکو ئێخراجەکە لە ئەستۆی من بوو کە زۆر قورس بوو و لە هەمان کاتدا ئەکتەری شانۆ بووم لە شانۆی کۆبند لە گروپی هونەری نیگاتۆراوەکان کە کاکزیرەک خالید هەم سەرۆکاتی دەکرد هەم ئێخراجی شانۆی دەکرد بۆ من زۆر قورس بوو لەلایەکەوە من دەوامم لە هەولێر بوو ئەنجا چۆن کاتەکان تەوقیتەکان ڕێخەی و وەکو ڕێکخراوی شنەبای خاکیش چۆن ئیشرافی کۆڕەکان بکەین شاعیران کۆڕیان بۆ سازکەی بەدەر لەمە وەکو ڕێکخراوەکە چەندین کار و چالاکی کێش ئەنجامەگەێنە دواتری نەسەر و کار و چالاکیانە زۆر باشە کاگاکەوە گەڕێمە بۆلات تاماخان
هەستەکەم زۆر حەزی لە قسانی ئا لە کورتە فیلمەکەش هەر بۆ شێوەی ڕۆڵەکە و چۆنە لە کورتە فیلمەکە ڕۆڵەکەی من ئەوەیە کە دڵپیسی دڵ پیسە واتە هاوسەرەکەم هاوسەرێکی بەڵێ زۆر پیس بوو دڵی زۆر پیس بوو کەچی لە ژیانی واقعی خۆیاوانی ڕێک کەسێکی بێگومان کەسێکی سادە ساکار و هەروە زۆر لەسەر خۆ هەیە منیش ئایا دوای نمایشکردنی ئەم کورتە فیلمە پێت وایە کە بەردەوامە بیت لە کاری دەرەوە بەدەر لا خوێندنەکەت بەڵێ بێگومان یاخود پێت وایە ئیتر ئەمە بەسا کافیە بەردەوامە بم بەتەمایشی زیاتریشم بەڵێ بەردەوام هەر لە چوارچەوەی ڕێکخراوەکە لە ڕێکخراویش بە دەر و ڕێکخراویش کارەکەی بەڵێ باشە کاکاروین باسمان لە لۆکیشن کرد و هەروە باسمان لە ماوەی وێنەگرتنی ئەم کورتە فیلمە کرد پێتان وایە کە کاریگەری ئەم کورتە فیلمە چییە بێت لە دوای نمایشکردنی وەک دەزانین کە ئێمە چەندی کورتە فیلمی کە بەرهەم دێوە هەروە چەندی فیلمی سینەمایی باش لە ئێستا بەرهەمێت پێت وایە کە ئەمە جێپەنجەیەکی خۆی دیارێکە لەناو کۆمەڵگای خود ئەو پەیامێکی ئێوە هەتانە ئەتوانن بە تەواوەتی لە ڕێگەی ئەم کورتە فیلمە بیگێنن زۆر باشە ئێمە کاتی خۆ کورتە فیلممادارێنا باسی ژیانی خەڵکمان کرد باسی مەناعەتی ژیانی شەیدمان کرد شنە شەیدەکە کە خێزانەکە خۆم ڕۆڵی ئەبینێ کاگاکۆ ئاگداری هیچ ئەکتەرێک نەبوو ڕۆلی ژنە شەیدێک ببینێ خێزانەکەی خۆم بەشانازی و ئەو دەوری ئەدەمێ ئەو فیلمەکە کاتی نمایش ئەکەین ئێمە تۆزێکش برینەکانی کۆمەلگا پیشاندێن بۆ باسە ئێمە ناتوانین لە سەد برینی کۆمەلگا پیشاندەین بەس ئێمە ببینی هەتوانێک بۆ کۆمەلگا تۆزێکش بێمە کێشەمان نییە لەخوا بەزا بێ شتێکی جوانشمان پەخش کردووە جێگای دڵخۆشی بۆ کۆمەلگا کە چەند خێزانێک لەم فیلمە بەشدارن چی کێشەکانی هیوادارم ئەگە ئەم کێشەیە لە فیلمە کێش ئەو کێشەی ئێمە لە فیلمەکە کۆتایی دەسیتۆ بەردەم دادگا لە دادگا کێشەکان هیوادار نیست کەسێک نەچێتە بەردادگا و کێشەکان چارەسەر بکرێت هیواداری نێمەش باشەکە کاربین پێت وایە کە وەکو باساکار ئێوە هەمووتان بە خۆبەخشی کارتان کردووە و هەروە چەندین کۆست و کێشە هاتۆتە بەردەمتان وەکو نەبوونی سپۆنسەر و کەمی ئەکتەر و کە ئامادەرەوە بە شێوەیەکی خۆبەخشی کار بکەن ئایا پێت وایە کە بۆ بەرهەمهێنانی کورتە فیلمێک یاخود فیلمێکی درێژ ئەوە لە مادیەکەیە کە زۆر ڕۆڵ و کاریگەری هەیە لە سەرکەوتنی ئەو کارە یاخودەوەتا خۆشەویستی دڵسۆزی ستاف و ئەکتەران و هەروە سەرجەم ئەو کەسانی کە لە چوارچەوەی ئەو کارەیە کارەکەن ئەمەیان ڕۆڵە بینێت ئەو سەرت و هەدوو شتەکە ڕۆڵە بینێن بە تایبەتی ئەو کەسانی کە دڵسۆزم بۆ کارەکە پارە ناخوێندەوە بەس لە لای ترشەوە ئەگەر پارێک و داهاتێکی باش لابێت شتێکی جوان بەرهەم دێنیت ئێستا ئەو ئێمە بە دوو کامێرە سێ کامێرە ئەو فیلمە بەرەمێنەوە ئەگە هات با سپۆنسەرێکی چاکمانە با و شتێکی باشمانە بە هەر لاقلین هاتوچۆی ئەندامەکەمان تیان بۆ فیلمەکە پێدا بیندەکە نا خواردن نا ئەمە زۆر ئەکتەریش پەشمان بۆتەوە دای تۆمەعی پارەی کردووە لەبەر ئەمە کارەکەمان هەموو ئەمانە کاریگەری بێ لە سەرکەوتنی فیلمەکە زۆربوونی بینەر بۆ ئەم کورتە بەڵێ لە ساسە سپۆنسەر هەتا سپۆنسەر کاناڵە میدیاکانی سپۆنسەر نەکەن فیلمەکەت ئەخنکێ و کەسیش نایبینێت بەگومانە داواکاریتان لێرۆ چی ئەوەی کە گرنگە بۆ ئێوە ئەو کارە هونەریانی کە بەرهەمیێنن تەنها نەبوونی سپۆنسەرە نەبوونی سپۆنسەرە تا ئێسامە ڕێکخراوەکەی خۆمە من دەستی دامەزرێن ڕێکخراوم ساڵ و نیوە کە داما بەزراندووە جێگری ڕێکخرای شنەبێ خاکیشم تا ئێستا بیناکمان نیە بۆ ئیشی تەلا بکەین لە ڕانی لەقمانەیە لە کافتریا و لە شوێنێکشتەکان لە باخ و لەبەر باران و خۆر و لەبەر ئەمە ئیشەکانمان دەکەین زۆر لە دەرگای حیزبەکانماندا لە دەرگای کۆمپانیەکەمەدا ئاڕێنێنەکە پرۆژێکمان پێ لە 100% خزمەتی بۆ کۆمەڵگاکە پرۆژەکان ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەم فیلمەوە پەیامەکانی ناو ئەم فیلمە پەیامی هەر دیمەنێک و هەر مەشەدێکی ناو ئەم کورتە فیلمە بە بینەرەکانمان بڵێن کە تەژیعیانکەین لەسەر ئەساسی متمانە و ڕازگۆیی پەیوەندی دروست بکەن بەگشتی پەیوەندی و بە تایبەتی پەیوەندی هاوسەرگیری کە پێویستە کچ و کوڕ لە یەکتر تێبکەن شارەزای تەبیعەتی یەکتر بن ئاشنا بن بە تەبیعەتی یەکتر دواتر بڕیادن ئایا ئەتوانێت لەگەڵ ئەمجۆ وەها تەبیعەتێک بگونجێت و ئینسیجام کە ژیانی هاوسەرگیری ئەگەر نەتوانێت ئینسیجامکە بۆچی بڕیاری هاوسەرگیریدا کە وەڵامی ئەم پرسیارە لەناو کورتەفیلمەکەدا بەتایبەت لە ئێستا شەکاگاکەوە ئەوەی کە لە ڕاگەیانەکان و ئاگادارین کە پرۆسی هاوسەرگیری بەداخەوە کە
ڕژەی جیابوونەوە ژن و مردەکان و خێزانەکان و لەکترازانی خێزان ڕۆژ بە ڕۆژ و هەروە ساڵ بە ساڵ داتەوە ئامارەکان وامان پیاڵێک کە زۆر زیاتر و بەرزە بێتە کاتە پێ تارمایە کامە کاتێکی گونجاوە بۆ بەرهەمێنانی کورتە فیلمێکە چیرۆکەکەی ڕنگدانەوەی واقعی کۆمەلگای کوردی بێت واتانەی ئەو پەیامە گرنگە بگێنن کە خێزان چییە و هەروە چۆن دروستە بێت و ئەو مەرجانە چین کە پێویستە هەبێت لە دروستبوونی خێزانێکی سەرکەوتووە. زیادبوونی دیاریدەی جیابوونەوە لە کۆمەلگای کوردیدا و بیرۆکەی کاکاربین کە بەمنی ڕاگەیان بەراوردێکی بیرۆکەی ئەوم کرد و زیادبوونی دیاریدەی جیابوونەوەم کرد ئەمە پاڵی بە منەوە ناکە ئەم بیرۆکەی بکەم بە سینناریو دواتر بیکەین بە کورتە فیلمێک و بۆی پەیامێکی سوودبەخش بە تاکەکانی کۆمەلگا بگەێنین کە هاوسەرگیری بڕیاری هاوسەرگیری ندەن لەسەر ئەساسی یان نسیب یاخود لەسەر ئەساسی فەیس ئەم فەیسی جوانە هاوسەرگیری لەگەڵەکەم ئەم شکل و جسمی جوانە قسەی جوانە نواندنی جوانە هاوسەرگیری لەگەڵەکەم نەخێر هاوسەرگیری بەبێ شارەزار بوون لە تەبیعەتی بەرامبەر لە خەستەتە کەسیەکانی کەسی بەرامبەر بڕیاری هاوسەرگیری بەبێ شارەزار بوون لە خەسەتی کەسایەتی بڕیارێکی زۆر مەترسیدارە بۆ بڕیارێکی یان نسیبیە هاتوونەهاتە واتە یان سەرەکەوێ یان فەشە لەهێنێ کە بەداخەوە تۆ بڕیاردان لە پرۆسی هاوسەرگیری بەیان نسیب یاخود بە هاتوونەهات بەڕاستی مەترسیدارە چکە جیابوونەوە ئاسەوار و کاریگەری و دەرەنجامی هەیە یەکێک لەو ئاسەوارانە ئەوەیە کە ئاستی کۆمەڵایەتی کەسایەتی ئەو کەسە دابەزێ بە تایبەتی خانم کە ناویانەنێن بێوەژن کە لە ڕووی کۆمەڵایەتی و دابوونەریتی ئێمە وایە ئاستی کۆمەڵایەتی و ڕەغبەت و فرسەتی زەواجی کەمە بێتەوە دوای فەشەلی ئەم زەواجە کە ئەمە وای کرد کە ئەم کورتە فیلمە بێتە بەرهەم. دەستا خۆش بێت. دەستا خۆش بە زۆر باش ئاگەڕێن بەرداوی لە گفتوگەکانمان بینەرانی خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورتووە گەڕێنەوە. بەرزایەکانی سلێمانیە بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان وەڵە بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بە لای میوانەکانم کاکاربین باسمان لە کورتە فیلمەکە کرد بێکمان پرسیارمەوە لەسەر کورتە فیلمەکە بەڵام ئەگەر بین باس بکەین لەو کار و چالاکیانەی کە بەتەمان بۆ ئایندەش لەم ڕێکخراوەی ئەنجامیدان چییە؟ پلانی ئێوە چییە؟ پلانی ئێمە بۆ 8 مارس شانۆکی سەرشەقام بکەین لە کاکەکۆ باسمان کردووە جگە لە شانۆکی سەرشەقام چەند چالێکی تری هوندریش بکەین کە تایبەت بە ڕۆژی ئافرەتەن کە 8 مارسە کورتە فیلمێکی تریش هەیە ئەویش ئیخراج و بیرۆکەکەم نووسیتەوە تەقدیمی کاکاکۆ یەکەم ماشەڵڵا زۆر چالاکەن کورتە فیلم لەسەر کورتە فیلم ئیکاری خۆ بەخشیوە دەمانێت دانەبڕین لە ئیشەکانمان زۆر بەدڵسۆزی کار دووش عەقدێکمان بەدەست گەشتووە کە لەم ڕۆژانە عەقدەکەی لەوانەیە ئیمزایکەن بەدڵمان بێ بۆ فیلمێکی هیچ کورتە فیلمێکی نەدەوڵەتیە لە ئەوروپا عەرزەکرێت بۆمەش کاکاکۆ باسی درامایەکی کرد کە پێویست پیان گوتین عەقدیان لەگەڵ بکەین من و خاتوو تابان چەند ئەکتەرێکی ترە ئەویش لەوێدا و بێزگە لە چەند چالاکی ڕادەگەینە چالاکی هوەری و چەند پێشتری چەند چالاکی مرۆیمان کردووە بۆ کەمپەکان و بۆ مەکتەب و بۆ چەند ماڵێکی هەشاشە باس لە گرنگتری ئەو چالاکیانە بکەین کە لە ماوەی دامەزراندنی ڕێکخراوەکەیەوە ئەنجامتانەوە. زۆر باشە سەردە باسی کار هوەرەکان بکەین 15 کۆڕمان کردووە بۆ 15 شاعیر لە ڕانێلەقی ڕانیە چەند دەوراتی کردوێتەوە دەورەی خەیاتی کۆمپیوتەری بێ بەرامبەر و لەگەڵ چەند کۆنتاکمان لەگەڵ چەند نەخۆشخانەی کردو خەستخانەی کردو ئاادەکان کە بێ بەرامبەر نەخۆشەکان ئێمە بە پسوولی ئێمە بێ بەرامبەر چاسەرکرێ تاسە بۆ 350 نەخۆش ڕۆشتووە کە بێ بەرامبەر چارەسەکراوە و لە سلێمانیش لە مەکتەبەکان مانگەکە سیمینار بۆ مەکتەبەکان
ئەنجام ئەدەین بۆ تونوتیژی دیژ ئافرەت و دیژی کچەکان ئەنجام دەدەین تقریبان 30 سیمینار دەبێت کە ئەنجامان داوە و بۆ داهاتوش باسی ئەم چالەکان کرد کە هەمانە دەستان خۆش بە دەگوانم کار و چالاکیانێکی ئەنجام تا گەیانەوە تا ئێسامی کار و چالاکی زۆر بەسوودن کە ئێوە بەبێ بوونی هیچ پاڵپشتێکیش خۆتان زۆر دڵسۆزانە و هەروە بە خۆبەخشانە ئەم کارانە هەمووی گرتوتانە تا ئەستۆی خۆتان باشە بەکۆی گشتی چەند ئەندامتان هەیە لەم ڕێکخراوە باوەڕکە زۆرە خۆ بە سلێمانی شارەکانی تریش لەقمان لە شارەکان دژ ئەندام دێ ڕۆژانە پیۆدی ئەکا خۆی لە 120 ئەندامە زۆترشمان بوو بەوەنی بێسپۆنسەری چوارتی مە لە دەبەنی خان هەبوو دوو تیبی یاریمان لە ڕانێ بوو تیبەکمان لە سلێمانی هەبوو تیبی وەرچی دوگۆڵی لەبێ سپۆنسەری هەمومان ئێزندا وتمە کاکە بەخوا ناتوانامان نییە و سپۆنسەری تام بکەین داقلەگە تۆ تیبێکی وەرزشی گەنج دێ لەگەڵ تو کار دەکە تۆ پیراسەکانی سەرتاکانی بۆ دیاریکەیت ئەگە سپۆنسەرێکت نەبوو باڵگە کارەکەمە پێ ئەنجام نادرێت زۆر قورسە بۆ خۆشمان قورسە بۆ خۆشمان قورسە ئێستا ڕۆژە هەموو ئەندامەکان لەسەر گریفانی خوان دێن هاتشۆ دەکەن بۆ ئەندامەکانش قورسە دەوەرە تۆ ئەندامی زیاتریش وەرگرە ئەمڕۆ شاعرانی دەستیتەوە بە خۆشحاڵیەوە هات ناو ڕێکخراوەکەی ئێمە تقریبان زیاتر 55 ئەندام دەبێ کاگا کۆسە بەرشی دەکات ڕێکخراوەکەتان زۆر گەورەتر و بێ زۆر دەوڵەمەندتری ژەبێت لە ڕووی کار و چالاکیەوە هەر زۆر گەورەتریشە و ڕۆ خەڵک پەیوەندیش ئەکا بەس تۆ میوانێک دێ شتێکە بێت تو ناتوانێت لە کافتەرێ میوان ڕاگریت ناتوانێت بیبێت بۆ پارکێک تۆگە بینایەکردنی بۆ ئۆفیسێکرد نەبێت کارەکان زۆر ئەستەمەوە داواتان نەکردووە لە هیچ لایەنێکی پەیوەندیدار بینایەکتان هەبێت کە ئەم ڕێکخراوەکە زیاتر فراوانتر بێت لە دەرگای هەموو ئیسپێکمانداوە بە حیزبی گەورە حیزبی دەسەڵات حیزبی ئۆپۆزیسیۆن هەموو کۆمپانیاکان دەڵێن نیمانە سپۆنسەرمان نییە بەمەرجێک سپۆنسەری هەیە کە بچیتە باڵ حیزبەکە بە حیزبوون کار بکەیمەش سەربەخۆی ڕێکخراوەکەمان بە سەربەخۆ کار بکەن دەستان خۆش بێت خاک و تابان پێم خۆشە باس لە سوودی ئەم ڕێکخراوە بکە ئەم ڕێکخراوە نەکەین و زۆر جار باسەکرێت لێرە ڕێوێکە زۆربۆری ڕێکخراوەکان ویان کردووە کە هیچ سوودێ بە گەنجان یاخود بە کۆمەڵگا ناگەێنێت تەنها ناوێکن و تەواو یعنی کار و چالاکیەکان ئەو تۆ نییە بۆیە زۆر پشتیان پێ نابەسترێت زۆر جاریش هێرشەکرێتە سەر ڕێکخراوەکان تۆ چیت هەیە لەسەر ئەمانەیە خۆت پێ دوایە کە بوونی ئەم جۆ ڕێکخراوانە بە تایبەت بۆ ئێوە وەکو گەنجان سوودی چییە؟ وڵا سوودی زۆرە سای بۆ نمونە ئێستا من لە بەشی سینەمای لە زانکۆ سلێمانی سوودی بۆمە زۆرە ساچینە ئەوانە ناکۆڕی شعرەکانەوە یا بۆمونە ناو چالاکیەکانی ئەوانەوە ئێمە زیاتر شارەزای بەشی هونەری ئەبین ڕاستە تێکەڵاوی لەگەڵ ئەندامەکانی گەلاو شارێکە و پسپۆرێکی جیاشی هەبێت خۆشادە تۆ تەنها هاوڕێ زیاتر ناسی کەسی زیاتر ناسی ڕاستە بەگومان دەست خۆش کاگاکەوتە بەدەر لەوەی کە لە بواری ئەکتەری و هەروە لە بواری ئیخراجە کارەکەیت لە هەما کاتیشا نووسەرێکی باشیشی کە پێشتر ئێمە پرۆگرامان کردووە کە کتێبەکەت چاپکرد بۆ بڵاو کردووە پێم خۆشە لێستا باز لەو کتێبەش بکەینەوە کەمێک کە چاپی سێمیشی بەردەستە ئەوەی کاڵی چاپی سێمی با بڵێن بەرگی سێمی عفونەک چاپی سێمی هونەری ڕوخسارناسی کە توێژنەیەکی زانستیە باز لە ناسینی بە ئاسانترین ڕێگا و بە زووترین کات خەستەتە کەسایەتەکانی هەر کەسێک بناسی بۆی سەرکەوتوانەتر مامەڵەی لەگەڵا بکەیت و کۆنتاکتی لەگەڵا بکەیت تا پێما بێ کتێبە دەخوازێکی زۆر باشیشی لەسەر بوو بەڵێ من ساڵی پار سێ سیمیناریان لێداواکردم و هەر سێ سیمینارەکەم ئەنجامدا و نزیکی 150 بۆ 160 کتێب لە هەر سێ سیمینارەکەمدا بەش کرد بە هەدیە لەسەر ئەرکی خۆم من بەشێکی موچەکەم تەرخان دەکەم بۆ لە چاپدانی کتێب و بەرهەمهێنانی کارە هونەریەکان و ئەمە ژەگەڕێتەوە بۆ گەورەی خێزانەکەم کە ڕێگەی دایاخود کاراسانی بۆ کردم کە من بەشێکی خەرجەکان بۆ کاری هونەری و ئەدەبی و شعر تەرخان بکەم زۆرجار پێم دەڵێن ئەڵێ بۆ مزگەوتیەکەی ئەم چیا ئەم هەموو کۆڕی شعر و سیمینار و کتێب و بەشداری لە ئەفلام و ئەوانە گرنگ نییە من چێم من ناوم چییە خەڵکی کوێم گرنگەوەی پەیامم چیە بۆ کۆمەلگام سوودم چێ بۆ کۆمەلگام کتێب بۆچی بڵاوەکەیتەوە بۆی سوودێک بە کۆمەلگاکە بگەێنی فیلمێک بۆ بڵاوەکەیتەوە بۆی پەیامێکی سوودبەخش بە کۆمەلگاکە بێت ئامۆژگاری بێ بۆ جیلەکانمان ئێمە ئەبێ ئامۆژگاری ئەم جیلە و جیلی داهاتوش بکەین کە
ڕابێن لەسەر ژیاندۆستی ئینتیمان بۆ مرۆڤدۆستیە بە ئینتیمان بۆ متمانە و دڵسۆزی و پێکەوە ژیان و نیشتیمان هەبێت ئێمە قەیرانی بێ متمانەی و بێ ئینتیماییمان هەیە ئێمە لە ڕێی هوەرەوە لە ڕێی شعرەوە لە ڕێی کتێبەوە لە ڕێی شانەوە بتوانین ئینتیما دروستکەین ئینتیمای متمانە و هەموو ئەو ئینتیمانەی کە باسم کرد لەبەرەوە زۆر گرنگە بەڵام پەیامی من ئەوەیە کە مخریج یاخود ئەم تەکنیکارانەی لە بواری فەنیە ئیشەکەن یا لە بواری شانۆی ئیشەکەن پارە نەکەن مادە نەکەن بە مەرج بۆ ئیش وەڵا لەبەرەوەی سپۆنسەرم نییە دانیشم بە سەیرەکەم و هیچ ئیشێک ناکەم نەخێر خۆت سپۆنسەری خۆت بە ئەگەر تۆ عشقی هوەری ئەگەر تۆ عشقی ئەدەبیاتی ئەگەر تۆ عشقی شانۆی فەرم و خۆت لەسەر ئیمکانێتی خۆت ئیش بکە ئیشی ناتوانانی دراما بکەیە لەبەرەوەی گەورە ئیشێکی گەورە و لەبەرەوەی بڕپارێکی زۆری تێچێ دراماناکەی فەرمو فیلمێکی درێژ بکە فیلمی درێژ ناتوانانی کورتە فیلمێک بکە شانۆگەریە بکە ئەمانە کەمترین مادەیانەوێت لەبەرەوە ئەو کەسەی کە بیانووی بێسپۆنسەری هەیە بۆ ئیشکردن ئەمە خۆی عشقی هوەر نییە لەبەرەوە ناکرێت بۆ خۆدەرخستن ئیشکەی ناکرێت بۆ خۆدەرخستن ئیشکەی کاتێک کە بۆ خۆدەرخستن ئیشت کرد سەرکەوتوی هەتا دەرەکەوی کە دەرکەوتی وشکەڵەگەڕێت وەکو ئەو نەمامانەی کە باڵیان لە حەجمێکی دیاریکرا زیاد ناکاو ئەوەستن دوایی ئاسۆی هەنگام خۆش بێت زۆر سپاس کاگاکۆ گیان خات و تابان کاکاربین هیوادارم کە وەکو باستان کرد کە لە مانگی داهاتوە ئەم کورتە فیلمە ئامادا بێت و هەروە نمایی شەکرێت هیوادارم ئەو کێشانەشی کە باستان کرد نەبوونی بێسپۆنسەری بۆ هەروە پاڵپشتێک بۆ ڕێکخراوەکەتان و بۆ سەرجەم کارە هونەرەکانتان لێرە و پامەکەتان بگاتە شوێنی خۆی و ئیشەڵا سپۆنسەر و پاڵپشتی زیاتر ئەبێت بۆ ڕێکخراو و هەرە بۆ کورتە فیلمەش دووبارە سپاس ئێوەمان دوومانکردن سپاس بۆ ئێوەش ئیشەڵا فیلمەکەش ئێوە لە کەناڵەکەتان بڵاوی بکەنەوە دوای ئەوەی کە دەچێتە فلتەری لیژنەکەتان ئیشەڵا ئێمە لە خزمەتتانەوە ئەرکی سەرشانی خۆمانە بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم توای پرۆگرامەکە بەدڵیە ببێت هەتاکو و سبەی ئێوارە با پرۆگرامی نوێ هاوکارانم لەگەڵتانە بێت ئێوارێکی خۆش بۆ کەش لە یەکتان ماڵتەناوە